الحمد لله حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، لەو سلسلە و زنجیرەی کە باسی باشترین سەرمەشق ئەکەین، ئەمڕۆ باسی بەخشیندەی و سەخاوەتی ڕەسوول الله ئەکەین صلی الله عليه وسلم. جود النبي وكرمه. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی کەرەم و عەتایە، ئاینی بەخشیندەی و ڕێزە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە وەصفی پێغەمبەرەکەیەکە بە کەرەم و بە جود، یعنی بە بەخشیندەی، وەکو فەرمێ لە سوورەتی حاقە ئاەتی 40 إنه لقول رسول كريم وما هو بقول شاعر قليلا ما تؤمنون. يعني ام قرآن قولي رسولك كريمة، يعني مقصد اويك لا زماني پیغمبرێکی بەخشیندە و بەڕێز و سەخیەوە دەرەچێت. قسەی شاعیر و هەستیار و ئەو شتانە نییە. کاتێ خوای تەعالا وەصفی پێغەمبەرەکەیەکە بە بەخشیندە، یعنی قمە و لوتکەی بەخشیندەی لە پێغەمبەری خوایە هەبووە صلی الله عليه وسلم، لەگەڵ ئەو هەموو ئەخلاقە جوانانەی تریش کە هەمووی لوتکەکەی لە پێغەمبەرە هەبووە صلی الله عليه وسلم. پێش ئەوەی وحیشی بۆ بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سیفەتەی هەرتیا بووە، یعنی سیفەتی بەخشیندەی و کەرەم خوا وا خەڵقی کردووە. لەو حەدیسە کە باسی وحیەکە، کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە بۆ لای خەدیجە رضي الله عنها، باسی حاڵی خۆی بۆ ئەکا و ئەڵێ ترسام، یعنی لە خۆم ترسام. خەدیجەش فەرمووی سوێن بەخوا، یعنی خوای گەورە هیچ زەرەرێ بە تۆ ناگەیەنێ. إنك لتصل الرحم وتحمل الكل وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق. پێنج صفەتی پێغەمبەر باسەکە صلی الله عليه وسلم، هەر هەمووی یعنی بەخشیندەی، یعنی کەمال لە بەخشیندەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەردانی خزمەکە و سڵەی ڕەحم بەجێ دێنێ. خۆ سڵەی ڕەحم بە بەلاش بەجێ نایە. خۆ سڵەی ڕەحمیش تەنها بریتی نییە لە سەردان، ئەگەر چی سەردانیش ئاسان نییە. سڵەی ڕەحم ئەوەیە کە ئەگەر خزمەکانت پێویستیان پێت بوو بەدەمیانەوە بیت، بە تایبەتی لە بواری مادیە. معقول نییە کەسێک براکەی محتاج بێ ئەم یارمەتی نەدا، بەڵام بڕوا سەردانی بکا بڕوا بۆ ماڵیان، ئەمە پێی ناوترێ سڵەی ڕەحم. خۆ چوون بۆ ماڵ ئەوە مەبەستەکەیە کە ئاگات لە براکەت بێ، ئاگات لە ئامۆزاکەت بێ، ئاگات لە خزمەکەت بێ، ئاگات لە بنەماڵەکەت بێ. هەروەها طبعا خۆشەویستەکانم، یارمەتیدانی هەژاران، چوونە دەمی فەقیر و پەککەوتۆکانەوە، ڕێزگرتن لە میوان، ئەمانە هەمووی سیفاتی بەخشیندەین لە پێغەمبەرە هەبووە پێش پێغەمبەرایەتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەخاوەتی وەکو سەخاوەتی کەسی تر نەبووە. سەخاوەتەکانی کەسی تر لەوانەیە بەهۆی ئەوە بوو کە ئەوە ببێ کە دنیایان دەستکەوێ. بۆ نمونە ئێستا لەناو عەرەبە باسی حاتەمی طەی ئەکرێ کە زۆر سەخی بووە. حتى باسكري حاتم ئەمەنە سەخی بووە
ئەڵێ سێ میوانی هاتووە، سێ میوان یعنی سێ زەلاماتوە بۆ میوانی، سێ حشتری سەر بڕیوە بۆیان، یعنی سێ میوانی هاتووە سێ حشتری سەر بڕیوە بۆیان. ئەوان هەر زۆر عەجایبیان هاتووە، وتیان ئاخر ئێمە بۆ ئەوە نهاتین، ئێمە هاتین چەند قومێ شیرمان پێ بدەی، هەر زۆر زۆر کارێکمان بەرخێکمان بۆ سەر ببڕی، بەس تۆ سێ حشترت دا بە زەویە. وتی ئەزانم، خۆ من ئەزانم ئێوە سێ کەسن و بۆ ئەو مەبەستە هاتن، بە سەیری دەمڵچاوتانم کرد لە یەک ناچن، یعنی تۆ لە ئەو ناچی ئەویش لە تۆ ناچێ، ڕەنگەکانتان جیاوازە، وا دەرئەکەوێ هەر یەکێکتان لە عەشیرەتێکن، ئەمەوێ کاتێک گەڕانەوە بۆ ناو عەشرەتەکانتان باسی سەخاوەتی من بکەن، بزانن من چیم کردووە، باسی ئەوە بکەن. بۆیە عەدی کوڕی حاتەم کاتی ئەبێ بە موسڵمانەوە دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەڵێ باسی باوکێکە، ئەڵێ باوکم ئاوا بووە، ئاوا بەخشیندە بووە، ئاوا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ باوکت بۆ شتێک کردی و دەسی کەوت، باوکت بۆ ئەوە کردی ناو دەرکا لە سەخاوەتە و دەسی کەوت، ئەوەی کە ئەیویست دەسی کەوت، بەس سەخاوەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم جیاوازە، زۆر جیاوازە. خۆشەویستەکانم، سەخاوەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر خاتری خوایە، لەبەر خاتری ئەوەیە کە خەڵک بێتە دیندار، خەڵک لەگەڵ خوا ئاشت کاتەوە، خەڵک بەهەشتی دەستکەوێ. سەخاوەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر زۆر لە حاتەمی تۆی گەورەتر بووە و بەڵگەشمان زۆر زۆرە لەسەر ئەمە. ئیبن عەباس کە پیاوێکی زۆر زانا و دنیا دیدە و خاوەن تەجروبە و شارەزا لە ژیانی عەرەب، طبعا عەرەب يعني أهل الكرم أو معلومة، يعني كريمي وبخشندي وجود لنا عربات مشهورة. ابن عباس لنا نجياوة، أنسي كري مالك لنا نجياوة، بلام لقل أو شا جو بقرأ بزانم شون وصفي بيغمرة كان. ابن عباس أفرميه كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس، متفق عليه. نبوة لبيغمر سخيتر بخشيندتر. أم قسك ابن عباسيكا هرواه قسيكي قالتا نية نحاتم نغير حاتم هيتشي ببيغمر نقيشتو وناش قاية. أنسي كوري مالك أفرمي خوالي للرازي بي لو روايتك إمامي مسلم أي قريته وأفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم أحسن الناس وكان أجود الناس وكان أشجع الناس. الله الله الله. بيغمر صلى الله عليه وسلم لهم خلقي چاكتر بوا، طبعا قماني تيانية، ولهم خلقي بخشندتر وسخيتر بوا، ولهم خلقي آزاتر بوا، شجاعتر بوا. نموني قد نبوا، قد نموني نبوا بيغمر صلى الله عليه وسلم. اگر تماشای هەندێک لە کەلەمی پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم، ئێمە بۆ ئەڵێن لە حاتەم مهمتر بووە. گوێ بگرن، بخاری مسلم ئەیگەڕنەوە بۆمان لە جابری کوڕی عەبدوڵڵاه. جابر ئەفەرمێ ما سئل رسول الله صلى الله عليه وسلم شيئا قط فقال لا. والله بس لە پێغەمبەرە هەیە قەت لە ژیانیا پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێ داوای شتێکی لێ کردبێ هەی بێت لە بەردەستیا بێ قەت نەیوتووە نە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت داوای شتێکی لێ کرابێت و هەی بوو بێت و فەرموو بێتی نە. گوێ بگرن، ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە بمان لە ئەنەسی کوڕی مالکەوە ئەفەرمێ پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم لە ئیسلاما داوای هەر شتێکی لێ کرابێت دابێتی بەخشیەتی. فجاءه الرجل كابرايا كاد بولاي فأعطاه غنما بين جبلين. كابرا داواي هنديك خوتان ازانا الرواية قال شوني ترى هيا كابرا بأسلوب جوانيش نيكرد كردي عاباكي في غمرة صلى الله عليه وسلم لدواء الراي كيشا. طبعا ام كابرايا باب زانن بعقل نبوة، ام كابرايا بعقل نبوة، ام كابرايا في غمر تاقية كاتوا بزان في غمرة
ومهمترين صفاتي في غمرش تاقية كاتوا حلم جود كدو صفة گرنگترين صفتي في غمراياتين حلم لصبرش قورترا صبر اويا ككابرا غلطيك برانبر اكاد تو بيدن ابي حلم اويا كغلطك اكاد تو بچاكا ولامي ديتو ام كابرايات ديت لپشت واكات عاباكي في غمرا صلى الله عليه وسلم واجزانيا لقردنيا بستوتي كاتي اكابيا والراي اكيشي خريكا في غمرا وپشت اخا وآثار عاباكي لمليا ولقردنيا ديارة دواي اوا وأليم محمد بيمده وأسلوبك تسمع أهم أسلوبك أسلوب رق وشك أويك نملكي خوتا نملكي باوكتا نملكي بابيتا بيمده بزان بيغمر ترابي بزان بيغمر الله نا أول ملكي منه شون ملكي مني نا بيغمران قد ماليان بمالي إخوان نزاني وهي إخوايا قشتي يكسر في غمر صلى الله عليه وسلم بركات الدعوة كابراء أبينية غريبة بزقيكي بوكا سبحان الله زردخانيكي بوكا خنديك خاطة سر ليبي باشان الله بسر تشاو أو دولت بيني و تي بلي وتي هرچی تیایە لە بینی دوو جەوڵ هەرچی تیایە هەمووی بۆ تۆ مستحیلە حاتم کۆ ها لەکوێ سێ حوشتری سەر بڕی بۆ میوانەکانی هەرچی لە بینی ئەو دوو جەوڵە هەیە ئیتر خوا خۆی ئەزانێت چەنی حەیوانی تیا بووە هەر هەمووی بۆ تۆ ئەڵێ کابرا حتا گەشتە وڵاتەکەی خۆی ئەیوت خۆتان بگەێنە ئەو محەممەدەی کە لە فەقیری ناترسێ بەخشیندەی محەممەد سنووری نییە جوودی محەممەد حدودی نییە چی کەسێک بیسراوە ئەمە بکە چی پاشایەک چی مەلیکێک بەرامبەر بە خەڵکێک کە بێئەدەبیش بکا بەرامبەری ظاهركي مستحيلة جبيري كري مطعم أجريتوا الله لقلب يغمرابهم لغزاي حنين سير أم بسرهاتانا بكن زور عجيبة غزاي حنين مسلمانان دسكوت وغنيميكي زور يان دسكوت الله لقلب يغمرابهم صلى الله عليه وسلم خەڵکەکە دەوریان لێدا بوو دوای ئەوە شەڕەکە کۆتایی هاتوو یعنی مڵکێکی زۆر مابۆ خەڵکەکە دەوریان لێدا بوو داوایان لێ کرد یعنی داوایان لێ کرد لە پیان بدا ئەڵێ ئەمەنە زەختیان لێ کرد تەنیان کرد پێغەمبەریان خوا صلی الله علیه وسلم تەنگ کرد لە دارێک دڕکاوی ئەڵێ عاباکەی گیر بوو لە دارەکە عاباکەشیان برد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرموو خەڵکینە عاباكم بنوا خلقنا عاباكم بنوا والله اگر بقدري ام دركانه بقدري ام دار دركاني كعلم دولحيا كسنوري نبوا شتم هبي امرو دابش يكم بسرتانا وليرة لا ناشم تا دابشينك او كات ابين من نرزيلم يعني نتشروكم ندروزنم نترسنوكم سێ صفات بە چاوی خۆتان ئەبینن عاباکەم بۆ بێننەوە پەلە مەکەن هەر هەموویتان بەسەرا دابەشەکەم ئەو کاتە ئەبینن من کەسێکی چروک نیم درۆزن نیم ترسنۆکیش نیم ها لەو شەڕە دەرکەوت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ترسنۆک نییە چونکە هەموو جەیش و سوپای مسلمانان لەو جەنگە ڕایان کرد 12,000 کەس بوون بەڵام پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم خۆی بە حوشترەکە و هەر بەرەو پێشەوە ڕۆی لایشی نەکردەوە تا سەرکەوتن لەلایەن خوای پەروەردگارەوە هات ئیمامی بوخاری گەڕێتەوە ڕۆژێکیان هەندێک پارە و پولێکی تا حەدێک مثلا زۆر لەناو مزگەوتە ئەڵێ ئاڵتون و ئیتر ئەنواع و ئەشکاڵی تیا بوو هاتوو لەناو مزگەوتە هەڵیان ڕەشاندە بوو ئیتر کۆمەیەکی گەورە بوو
ئەڵێ خەڵکانێک لە ئەنسار هاتن داوایان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیدان کە ئەیداپیان بەچن ئەیداپیان ئاڵتون بەچن ئەی کردە داوانیان ئەڵێ والله تیانە هەبوو نەیەتوانی هەڵسێ هەڵەسێ ئەڕمیا ئەوەنەی پێدان هەڵ ئەسا ئەڕما هەتا بڕێکی دا ئەکەن و ئەمجار ڕۆیشت ئەڵێ خەڵکانێک هاتن حسەی خۆیانیان برد دووبارە هاتنەوە حسەی خۆیانیان برد سێبارە هاتنەوە حسەی پیاندا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمجا فەرمووی هیچ پەلە مەکەن هەرچی هەبێ لە ئێوە نایشارمەوە و یەک دیرهەمی بۆ خۆی نەخستە لا یەک درهم یەک دینار ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەیگەڕنەوە ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز ئەو ماڵ و مڵک و زەکات و دەستکەوت و غەنیمەیە بەهاتایە یەک دیناری هەڵنەگرت بۆ سبەی هەمووی دابەشە کرد نەیەوت سبەی چی ئەوێ چی ناوێ بەیانیەکی تر داوام لێکە خوا کەریمە تا سبەی ئیمامی ترمذی گەڕێتەوە لە حەدیثێکی ترا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم والله بەقەدەر کێوی ئوحود ئەوانەی حەج و عومرەیان کردووە کێوی ئوحود دەزانن چەندێ گەورەیە بەقەدەری کێوی ئوحود ئاڵتونم هەبێ حەز ناکەم هەڵیگرم تا سێ ڕۆژ حەز ناکەم بمێنێتەوە لێی نەگشتی لێیشی بمێنێتەوە تا سێ ڕۆژ حەزەکەم یەک دیناری نەمێنێ ئللا مەگەر پارەیەک بۆ قەرز دامان نابێ یعنی خۆی یان مسلمانی قەرزار بن بۆ قەرز هەتا ئەگە نەخاون قەرزەکەی بەقەدەر کێوی ئوحود ئاڵتون هەبێ حەزەکەم هەتا بای سێ ڕۆژ لێی نەدا هەر هەمووی دابەشکەمە سەر مسلمانانە و ئەمە طبعا بەعەمەلی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ کردووە بەعەمەلی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەخاوەتەکەی بەو شێوازە بۆ زیاتریش لەوە بەعەمەلی حیوانێکیان سەر بڕیوە جاریوە هەبووە هاتۆتۆ فەرموویەتی چیتان کرد وتیان وەڵی پێغەمبەری خوا هەموومان دابەش کرد بەس تەنها دەستەکەی نەبێ فەرمووی هەمووی ماتۆ ئیلا و دەسە نەبێ ژنەکانی وتیان هەموویمان بەخشی ئیلا دەسەکەی نەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەوانە ماوەتەوە وا ئێژن بەخشیمانە چونکە ئەوە بۆ قیامەت ئەمێنێتەوە ڕۆژێکیان من عەرزم کردن لە دەرسێکە وتم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە لە عوقبەی کوڕی عامر ڕۆژێکیان نوێژی عەسری بە مسلمانان کرد لە دوای نوێژەکە عادەتی پێغەمبەر وا بوو دائەنش زکرەکانی خوێناو پەلەی نەئەکرد بەڵام ئەو ڕۆژە هەر سەلامی دایەوە بە پەلە بەسەر شانی مسلمانانە بە پەلە ڕۆیشتۆ ئەڵێ مسلمانان وتیان باشە چی بێ یعنی خوانەخواست شتێک نەبووە وا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە پەلەیەتی زۆری پێ نەچوو گەڕایەوە وتیان ئەی پێغەمبەری خوا چی بوو زۆر پەلەت کرد فەرمووی کەوتە بیرم کە پارچە ئاڵتونێک لە ماڵایە کە پارچە ئارتونێک لە ماڵایە کەوتە بیرم داواشمان نەکردووە بۆیە وتم نەوەک تاخیر ببێ و لە کاتی خۆی دوا بکەوێ پەلەم کرد تا ئەوە بنێرم بۆ خاوەن و مستحقی خۆی ئەم جا هاتمەوە براینە طبعا ئەم حەدیثە معنای زۆرە ئەمە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرسی عەمەلیە بە مسلمانان ئەیداتەوە ئەگەر حەقی خوا لەلات بوو دوای مەخە ئەگەر حەقی خوا لەلات بوو دوای مەخە خۆشەویستەکانم لەوانەیە کەسێک کە مستحق بێت و ئەوەی بۆ بۆی بمرێ بەر لەوەی تۆ بیکەینتە دەستی بەس ئەگەر تۆ گەیانتە دەستی لەوانەیە بگەیتە دکتۆرەکە و نەمرێ بۆیە ئەگەر حەقێک لەلات بوو دوای مەخە هەنێ کەسێ زەکاتی هەیە ئەسان حەقی هەیە نەزرێکی کردووە دوای ئەخا هەر ئەیواتە خوا کەریمە و دەی بزانم دوای ماوەیەکی تر دو سێ ڕۆژتر و ئەوەی یەک شەیتان زاڵە بێ لەوانەیە بتخەڵەتێنێ دوو لەوانەیە ئەو مستحقەی کە مستحقە تو ئەوەی پێ بدەی زۆر پێویستی پێ بێ و تۆ لە کاتی خۆیان نەتگەیاند پێی لەبەر ئەوەی شەیتان زاڵ نەبێ بەسەرتا و لەبەر ئەوەی مستحقەکانیش زوو حەقەکە بگاتە دەستیان دوای مەخە زوو بیگەێنە سەخاوەتی هەموو کەسێ
ئێمە بۆ ئەڵێن سەخاوەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرقی هەیە لەگەڵ خەڵکترا. هەموو کەسێک کاتێ سەخیە بەرامبەر بە خۆشەویستەکانی، بەرامبەر بە دۆستەکانی. عادەت وایە تۆ سەخاوەتت هەیە ئەگەر کەسی حەزی لێ نەکەی هەر داوەتی ناکەی بۆ ماڵ، هەر یارمەتی نادەی. خەڵکانێک هەبوون خۆشەویستەکانم، پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی پێغەمبەرایەتی کرد، ئەوان ئیعلانی دژمنایەتیان لەگەڵا کرد، شمشێریان لە ڕووی پێغەمبەر ڕاکێشا، تعدایان لە کەسوکارەکەی پێغەمبەر کرد، لە سەحابەکانی پێغەمبەر کرد، قەراری کوشتنی خۆیان دا، وەکو شەیطان شەویان ئەخستە بان ڕۆژ، ڕۆژیان ئەخستە بان شەو بۆ دژایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ڕێگرتن لە دەعوە و بانگەوازەکەی خوا. لە شارەکە وڵاتەکەی خۆیان دەریان کرد. بەڵام لەگەڵ ئەوەشا کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فتحی مەکەی کرد، گشتی چەند ڕۆژێکی پێچوو غەزای حونەین دوای ئەوە هات و دەستکەوتە گەورەکەی حونەین پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیدا بە ئەنساریەکان، ئەوانەی کە پشتی پێغەمبەریان گرت حتا سەر ئێسقان، بەڵکو دای بە ئەوانە، دای بە ئەوانە. خۆشەویستەکانم، بۆ دای بە ئەوانە؟ طبعا هەندێک لە مسلمانان پێی بێتاقەت بوون، حتا لە ئەنساریەکانیش. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگیانی کرد و کۆیانی کردەوە، فەرمووی مسلمانان بیستم یعنی وەک لەیتان کردووە کە من ئەو ئینانمدا بە فلان و فلان، واللهی من کەسانێک هەیە خۆشیانم ناوێ بەس لە ترسی ئەوەی نەچنە ئاگری جەهەنمەوە، ئیمانیان لاوازە، بەهۆی ئەم پارانەوە ئیمانیان هێواشی ئاشقایی مەبێ. ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێ خەڵکانێک هەبوون هاتنە ناو ئیسلامەوە بەس بۆ پارە هاتن، بەس دوای ئەوە ئەمەنە ئیسلام لە دڵیانە خۆشەویست بوو، هەرچی پارەیان هەیە بەخشیان لە پێناوی خوایە. وایە ئینسان سەرەتا ئیسا ئیمامی شافعی ئەفەرمێ ئێمە سەرەتا دەستمان کرد بە علم و قورئان بۆ دنیا کردمان، بەس کە قورئان چووە ناو دڵمانەوە دوای ئەوە ڕازی نەبوو ئیلا ئەبێ بۆ خوا بێ. کابرا کە هاتە ناو ئیسلامەوە سەرەتا تەماحی پارەی بوو، سەفوان ئەڵێ من محەممەد زۆر قینم لێی بوو، زۆر قینم لێی بوو، بەڵام ئەوەنەی پێدام بووە بە خۆشەویستترین کەس لەلا. لەوە دو ئەوانە ماڵیان هەمووی لە پێناوی خوا بەخشی. ئەو پارە و پولە کە ئەوان بردیان پارەکە نەما. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەی بە ئەنساریەکان وت، ئەمەی من ئەیدەم بە ئەوان دوای ماوەی نامێنێ، بەس ئەوەی بۆ ئێوەیە کە پێغەمبەر بۆنەوە لەگەڵ خۆتانە، بۆ هەتایە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینەی پێغەمبەرایە، بۆ هەتایە ئەنساریەکان لای هەموو مسلمانان خۆشەویستن. هەرکی عومرە و حەجی کردووە ئەزانێ ئەنسار و خەڵکی مەدینە چەند خۆشەویستن، چەند بەڕێزن. تخوا ئەو پارە و پولە باش بوو لەو دەقە بدرێ بە ئەوان، یا ئەم مەجد و عەزەمەتە ئەو پلە و پایەی دنیا و قیامەتیە کە خوای تەعالا بۆ ئەوانی دانا. بەتەکید ئەوان یەکسەر دەستیان کرد بە گریان، پەشیمان بوون لەو گلەیە کە کردیان، وتیان ئێمە تۆمان گەرەکەی پێغەمبەری خوا. لەبەرەوە خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخشیندە بووە تا بەرامبەر بە دوژمنەکانیشی، بەرامبەر بەوانەی دژایەتیشیان کردووە، تەماحی ئەوەی هەبووە بیان هێنێتە ناو دینەکەی خواوە. پارە و پول هەمووی بە قوربانی دینی خوا بێ، براینە دینی خوا بە نرخە. خوای گەورە ئێمەی دروست کردووە لەسەر زەویە تا دیندارێتی بکەین. پارە و پول چی قیمەتێکی هەیە ئەگەر دیندارێتی پێوە نەکرێ؟ کۆتایی بابەتەکانمان بە دوو نمونەی تر هەر خۆشە ئینسان ئەمانەش بزانێ ئەهێنین ئینشاء الله تعالى. یەکێکیان جابری کوڕی عەبدوڵڵا گەنجێکە، باوکی شەهید بووە لە ئوحودە، لەگەڵ پێغەمبەرایە صلی الله علیه وسلم لە غەزبووک. پێغەمبەری خوا عادەتی وا بوو ئەکەوتە پێشی سوپاکە، ئەمجا هێواش ئەهاتە تا ئاخر، ئەمجا هەم ئەڕۆیش تا ئەوەڵ بزانم یەکی احتیاجەیەکی نوقسانیەکی پێویستێکی نییە. تەماشای کرد جابر هەردوو ئاکەوێ، وڵاخەکەی هەردوو ئاکەوێ،
وتی جابر چییە مڵاقەی تۆ دواکەی وتی بەخواتر هەر وڵاقێکی ئاواهینە تەمەڵە و دواکەی ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایەبان پشتیا و دوعای بۆ کرد جابر ئەڵێ وەڵڵاهی کەوتە پێش هەمووی ئەڵێ کەوتە پێش هەمووی تر وەکو چۆن بڵێ ئەم گرت ئەمت با نەکەوێت زیاتر نەڕوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەمەی بینی جابر دڵی خۆش بوو حوشتر بوو بە حوشتر فەرمووی جابر نایفرۆشی جابر بیریە کردەوە ئیسا ئەم حوشترە ئەیوت بەس لە کۆڵمە بێت و ئێسەش بوو بە ئەم حوشترە نەیەزانی چی بکە یعنی بۆیە وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا سعرێکی بەرزی وت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەوە ماڵی منە گەشتینە مەدینە تۆ سواری بە هەتا مەدینە لە مەدینە پارەکەت پێدەم گەشتنە مەدینە طبعا حەدیثەکە شتی تریشی تایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری کەوتی جابر ژنت هێناوە وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا وتی کچی یا بێوەژن وتی بێوەژن ئەی وتی بۆ کچت نەخواست کچ یعنی وەکو چۆن بڵێ هینترە و زەوقی زۆرترە و ئەمانە تۆش گەنجیت و ئەوانە وتی وەڵی پێغەمبەری خوا لەبەرەوەی خۆتە زانی باوکم شەهید بوو من ئەو هەموو خوشکەم ماوەتەوە لەسرم ئەگەر کچ بێنم لەوانەیە ئیدارە نەکا لەگەڵیانە بۆیە بێوەژنێکی عاقڵم هێناوە تا بتوانێ بێتە دایک بۆیان بۆ خوشکانم وەکو دایک وابێ بۆیان جا دەستخۆشی لێ کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەمجا ئەم باسە ڕوویدا ئەڵێ جابر المهم سەرەتاکان ڕۆیە ناو مەدینەوە ماشەڵڵا بە عینەکەی وڵاقەکەیەوە کە چووە ناو مەدینە گەیشتە ئەوێ حوشترەکەی هێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوش پارەکەی بۆ حازر کرد پێیدا پارەیە باش کە ڕۆشت هەندێک دوورکەوتەوە پێغەمبەری خوایەکێکی نارد بەدوایە وتیان جابر پێغەمبەری خوا بانگتەکە ئەڵێ لە دڵ خۆم وتم بەو خوایە پەشیمان بوویەوە چونکە وان نییە وڵاقەکەی من ئەوە ناهێنێ ئەڵێ کە هاتەوە وتی جابر وڵاقەکەتیش بووە وتی بۆ ئەی پێغەمبەری خوا فەرمووی ئەو پارەکەش پیرۆزی خۆت بێ وڵاقەکەش من حەزم کرد یارمەتیەکە بم ئەڵێ تا ماڵ ڕۆیشتم لە خۆشییان نەمەزانی چی بکەم پارەکە ها بەدەستمە و حوشترەکەمانە کابرایەکی جوولەکەی پێگەیشت وتی ئەوە چییە وتیم وەڵڵاهی حاڵ و مەسەلە ئاوا وتی وەڵڵاهی ئەم پێغەمبەرەوە زۆر عەجایبە یعنی حوشترەکەی لێت چەند دوای پارەکە و حوشترەکەشی پێداوە ئەرە وەڵڵا يعني ما طبيعتي في غمر صلى الله عليه وسلم آواب ولا قال دۆستەکان و خۆشەویستەکانیان لەگەڵ سەحابە بەڕێزەکانیان و ئەو حادیسەیش کە ئافرەتێک لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم عابایەکی چنی بوو بە گوێرەی دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی چنی بووی خۆ ئەزانێ مدەیەکی پێچووە جا هێنای بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا زۆر دڵی پێخۆش بوو کە ئیکردە سەرشانی و عابایەکی جوان بۆ ئەمانە دەرچوو بۆ نوێژ سەحابەیەک لەناو سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا ماشا الله چەند جوانە ئەرێ نایدەیتە من یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی زۆر پێویستی پێ بوو بەڵام وەکو باسمان کرد داوای هەرچی لە پێغەمبەر بکرایە نەیەوت نە ئەم سەحابە داوای کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ڕۆیشتە ماڵ دایکە ناو ئەوەی شتە کۆنەکەی خۆی کردە سەرشان و بۆی تەرتیب کرد و هاوردی دایپی لەو ماوەیە کە ئەو چووە ماڵ و هاتەوە تابێتەوە سەحابەکان وتیان باشە قەینا فڵانە کەس تۆ خۆت باشە زانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر پێویستی بەو عابایە بوو و ئەیش زانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای هەرچی لێ بکرێ ناڵێ نە باشە تۆ بۆ داوات کرد ماڵت ئاوا بێ ئەویش وتی وەڵڵاهی ئیتر خۆ داوام کرد بەخوا من نیەتم ئەوە بوو لەبەر بەرەکەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم عابایە بیکەم بە کفنم هەڵی ئەگرم تا ئەو ڕۆژەی ئەمرم و بێ بە کفنم بەڵکو خوای تەعالی ڕەحمم پێ بکا ئەڵێ بە پێی نیەتی خۆی سبحان الله ئەو سەحابەیە زۆری پێ نەچوو وەفاتی کرد و عاباکەیان کرد بە کفنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا بووە خۆشەویستەکانم سەحابەیەک ئەگەڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جەواد و سەخی بووە بەخشیندە بووە بەڵام کە ڕەمەزان بەهاتایە بای تیژ چەندێک تیژە ئەوەندە سەخاوەت و بەخشیندەی پێغەمبەر زیادێ کرد لە ڕەمەزانە چونکە ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە
مانگێکە کە تاعات چەند قات ئەبێتەوە هەر خێرێکتان هەیە هەر چاکەیەکتان هەیە هەوڵدان لە ڕەمەزانە ئەنجامی بدەن بەڵکو خوای تعالی ڕەحم بە هەموو لایەکمان بکاو یا ڕەبی خوای بخاتن ناوە جوانەکانی خۆت دڵمان ئاوادان کەیتەوە بە بەخشیندەی خۆت یا ڕەب العالەمین